ناحیەی دارەتوو لە هەولێر تەمەنی 3000 ساڵە. ئەوە تا چەند گۆزەیشیان تێدا دۆزیوەتەوە کە تەمەنی نزیکەی 2 بۆ 3000 ساڵە. قسەم لەگەڵ ڕەوەند قادر سەرۆکی شارەوانی دارەتوو کرد، ئەو بە 1964 وت تیمێک لە ئیتالیاوە هاتوونەتە ناوچەکە و دەیانەوێت بە دوای ئاسار و شتی مێژوویدا بگەڕێن. هەر لەبەر ئەمەش گرێبەستێکی 5 ساڵیان لەگەڵ وەزارەتی شارەوانی کردووە. ئەمڕۆژ هاتوونەتە دارەتوو تاوەکو 28 دا لە دارەتوو بە دوای شوێنەوەردا دەگەڕێن. یەکەم شوێنش کە بۆی چوبوون گردی عەلی مەولانە لە ناوچەکە. هەر لە یەکەم ڕۆژی گەڕانەکەشیدا چەند گۆزەیشان دۆزیوەتەوە. تەمەنی هەندێک لە گۆزەکان 2000 ساڵە و بەشێکیان نزیکەی 3000 ساڵ تەمەنیانە. ڕەوەند قادر وتیشی دەمانەوێت خەڵکی ناوچەکەش هاوکاری تیمەکان بن لە گەڕان بە دوای شوێنەواردا. بۆ ئەوەی ئەگەر تیمەکەش ڕۆیشتن ئەو شوێنەوارانەی کە لەو ناوچەیە دەمێنێتەوە خەڵکی ناوچەکە پارێزگاری لێ بکەن. ناحیەی دارەتوو لە ساڵی 1970 بووە بە ناحیە خەڵکیش نزیکەی 100,000 کەس لەم ناحیەیە نیشتەجێن. ورد و دریشتێن بابەتە زیاتریش لە ماڵپەڕی 1964.kr وەرگرن.